خۆشەویستانم لە مێژە داوام لێ کراوە کە داوای ڕێنماییان کردووە بۆ دەنگبێژەکان یاخود بۆ گۆرانی بێژەکان بەڕاستی بۆ ئێمەی گۆرانی بێژان هەمیشە و بە بەردەوامی دەبێت ڕاهێنان بکەین بۆ ئەوەی قورگمان ژێکانی دانەبەڵ لەم کاتەیە کە هەموو پێویستمان بە خۆپاراستنە هیوادارم هەموو سەلامەت بن ساغ و تەندروست باش بن باش و بەکەیف بن ئینشاءڵڵا چەند ڕێنماییەکی سەرپێیم بۆ ئامادەکردوون هەرچەنە هەندێکیان لە ڤیدیۆکانی پێشتری خۆمە باسم کردوون بۆ هەموو گۆرانی بێژەکان بۆ دەنگ بێژەکان بۆ هونەرمەندان بەخۆشمەوە ئێستا کاتێتی کە لە ماڵەوەی کە ناچیتە دەرەوە باشترین فرسەتە بۆ خۆ نۆژەنکردنەوە بۆ ئەوی خزمەتی قورگ بکەی بادانە بەزێ باشترین کاتە ئێستا بۆ پرۆڤەکردن بۆ بەرهێنانی قورگێکی تەندروست و تۆنێکی پاک بەڕاستی لەبەرەوە بۆیە باشترین ڕێنمایی باشترین ئامۆژگاری باشترین و گرنگترین ڕاهێنان لەم کاتەیە کە لە ماڵەوەی التەمرین ثم التەمرین ثم التەمرین یعنی ڕاهێنان دیسانەوە هەر ڕاهێنانی بەردەوام بکە بە بەردەوامی گۆرانەکان بڵێرەوە بۆ نمونەگەر بتەوێ گۆرانی بڵێ ئەگەر پتێ گۆرانی بڵێ یەکەم جار کە زۆر هەستەکەی زۆر بەتەواتی وتوتە وەرە دەنگی خۆ تەجیل کە دوایی گوێی لێ بگرێرەوە دڵنیا بە هەدەرەوە نەگوێچکەت شارەزایە هەست بە نەشازەکانی خۆت بکەیت هەر بۆ ئاگاداریتان من لە فەیسبوکی خۆم و لە ئینستاگرام و لە یوتیوبی خۆمەوە پۆستیان دەکەم هیوادارم بەسوود بێ بۆ هەموو لایەکتان چەند ڕێنماییەکتان لەگەڵا شێرەکەم لەو کتێبم کە ئامادەیە بۆ چاپ بە ناوی دۆن فۆگەدیۆتانگ واتە زمان تێبیر نەچێ بێگومان لە کاتی گۆرانی وتنا لە کاتی قسەکردنا دەبێ وریە لە ناوەڕۆکێم کتێبار بە کورتی پێتان ئەڵێم کە باز لە دوو جۆری جیاواز لە زمانەکە کە مرۆڤەکان دوو جۆر جیاوازی زمانیان هەیە دوو جۆر شێوە قورگمان هەیە کە هەنێ قورگەی هەمیشە وشکن هەندێ قورگی تر هەن خۆیان هەمیشە تەڕ و پاراون چەند ڕێنماییەکی زۆری زمانی تێدا دەبێت بە ڕاهێنانەکانیانەوە لەبەرەوەی وەکو ئەزانین زمان گەورەترین ماسوولکەیە لە لەشی مرۆڤە کە بە پێست دانەپۆشرابێت چەند ڕێنماییەکی زۆر دروست و گرنگ کە لەم کاتەیە دەبێت پەیڕەویکەین بە هیچ شێوەیەک ئەگەر نەخۆشی تو قورگ تێژێ تکایە بە هیچ شێوەیەک مەچۆ بەلای تەمرینکردنەوە ئەوە باش ناکەی لەبەرەوەی زەرەری پێدەی قازانجی قورگت نییە هەر بۆ زانیاریتان هەتا ئەتوانی مەهێڵە قورگت و وشک بێت بە تایبەت لەم وەرزەیە و لەم کاتەیە کە ڤایرۆسی کۆرۆنا لە ئارادایە غەرغەرەی خوێ بە بەردەوامی بکە توانن خۆتان نقڵێ دروستکەن لە ماڵەوە بۆ نمونە لیمۆ جنجە و شەکر و ئاو و دارچینیە تێکەڵیکەن لەسەر ئاگرێ بکوڵێنرێ و خەسخەس بکرێتەوە لەسەر سینی و شکرێتەوە و شەکری کوڵۆ لە دلت کرێ ئیتر بەپێی ئەو شەیپانەی تو حەزت لێتی لە شوشەیەکە هەڵیگرە بە وشکی هیچ کاتێستت کرد قورگت وشکە قورگت نووساوە یاخود کەمێک لە بابەتانە ئەوە هاوکاری دەکات هەڵم ستیم یاخود تەبخیر ئاوێکی گەرم بکوڵێنەوە بە خاولیەک بدە بەسەر تاو سەرەکەی بڵین سەرتی پیا بکە و هەواکەی هەڵمەکەی هەڵمەژە ئەمە باشترین ئەمەش یەکێکە لە باشترین چارەسەرەکان خواردنی بنوێشت یاخود بنهێشت کە ئەیجویت لەبەرەوەی ئەوە زۆر بڵین چالاکە و هەوڵەدا ماسوولکەکانی ناو دەم و ناو قورگوانە هاوکاریت کا لەگەڵ ئەوەشە ئەو لیکە دروستەکە کە زوو تۆ تفق و تێیت و قورگە وشک نابێت ئاوی گەرم بە بەردەوامی بخۆرەوە بەڵام ئاگاداریەوە بە هەنێک لەم ڕێنماییانە بۆ نمونە ئاوی گەرم چەند باشێکە قورگ نەرمەکە بەڵام لە هەمان کاتیشدا خراپەکەی لەوایە کە زوو قورگ وشکە کاتەوە کە هەوای لەبەرەوەی تۆ بەم ئاوە گەرمە ئەخویتەوە هەوایەکی سارد و فێنێک لێدا یەکسەر قورگ تەنووسێ لەبەرەوەی بێ زۆر بە عەقڵانە وریابی کە ئەم ڕێنمایانە پەیڕەوەکەی گرنگەوەی ئێمەمانەوەیە قورگ و ژێکانی قورگمان سەلامەت بێ کە ڤۆیس بۆکسەکەت سەلامەت بێ هەمیشە وتەی دایکمەکەیڵێ ئەگەر ماین و نەمردین ئینشاڵڵا کتێبەکەم بە چاپ گەیەندرا زۆر ڕاهێنانی بۆ زمانتیایە هیوادارم هەمووتان تەندروست باش و ساغ و سەلامەت بن دوور بن لە گشت ڤایرۆسێکی کۆنونیە
هەتا ئەتوانن خۆتان پارێزن. یەکێک لەو ئامێرانەی کە ئێمە هەمیشە پێی بەردەوامین قورگمانە بە ئاسانی وەریمەگرن. بەڕاستی ئامێرێکی تا بڵێ ناسکە دەبێت زۆر ئاگات لێ بێ، بە تایبەت لە وەرزە سەرماکانە بتوانن هەمیشە وەکو پێشتری لە ڤیدۆکانی تراوتومە هیچ لە ئەتەکێت و فەنتازیا و لە نازانم کەشخەیت کەم ناکاتەوە گەر بتانی هەمیشە مل پێچێ پەڕۆشتێکی پێوە بکەی بە قورکتەوە بۆ ئەوەی سەلامەتی بپارێزی. هیوادارم سرم نەیەشانە بێتن. دڵنیابن ڤیددیۆیت هەوڵە دەم ڤیددیۆی تر دروست بکەمەوە بە ئومێدی قورگێکی تەندروست و لەشێکی ساغ بۆ هەمووان. خواتان لەگەڵ ئەمەلی سعید کوردە لە لەندەنەوە.